ڕزگار عەلی دۆڵابێکمان بۆ دەکاتەوە کە زیاتر لە 6,000 چەرخی بە ماوەی 36 ساڵ تێدا کۆ کردوتەوە. شتێک یەکجار زۆر جوانە. دۆڵابەکە بەهۆی ڕەنگا و ڕەنگی چەرخەکان لە تابلۆیەکی هونەری دەچێ بە شکل و شێوازی جیاواز لە سووسێکی ماڵەکەیدا دایناون. بەشێکیان وەک کەرستەی جوانکاری ماڵن و هەندێکیان هەڵگری چیرۆکێکی مێژووین. حەزم لێ بەڕاستی چکە بە ڕەنگا و ڕەنگم دەدیتن بۆ نمونە خڕکردنەوەی کۆمەڵی چارەق هەریەکە و ئێمە لە کاتێک بێتن کە لە کنێکیان خڕ دەکەیەوە شتێکی جوان متەنەوەعی لە دەردەچێت. چەرخەکانی ڕزگار دروستکراوی چەندین وڵاتی جیهان و هاوڕێیانیشی کۆمەچیان کردووە لە کۆکردنەوەیان. زۆربیان هەدیەی برادر و دۆست و ئازیزە خۆشەویستەکانمە کە چ لێرە چ لە دەرەوەی وڵات کە بۆم دێنن بە هەدیە من چرخیش نابەخشم وەردەگرم بەڵام نابەخشم. بەشێک لە چەرخەکان بۆ ڕزگار هێندە تایبەت و ناوازان کە چاک قایمی کردوون. بچووکترین چەرخ زۆر گچکۆکە ئەگەر لە قالبی خۆی دابێنێ دەرێت زۆر گچکەتیش. چەرخیشی هەیە کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەستێ و بەرد و پێش خۆماڵی کردنی نەوت کە ئێستاش کار دەکات. ئێستا بۆ نمونە ئەو چەرخە سێ پشتی کردووە هەتا گەشتە کنە من تەبەن ئەو کەسە دیارە منی بە ئامانە دەرەکی باش زانیوە کە لای من پێی سپاردومە بەڕاستی. منیش ئەگەر دوای من کە من نەمام کەسێک نەتوانێت چەرخەکانم بپارێزێ حەز دەکەم بیدەن بە مۆزەخانەی هەولێر. ناوازەیی کۆنی و براندی بەشێک لەو چەرخانە زۆر کەس هەوڵی داوە بە نرخێکی گرانیش بێت بیان کڕێ. ئەوانە لای من بە پارە نافرۆشێت زۆر بە قیمەتە لە لای من یعنی شتەکە گۆڕینەوەی لەسەر نییە. کابانی ئەو ماڵە هیچ کات گرفتاری دەستکەوتنی ئاگر نابێ بەڵکو هەر گۆشەیەکی ماڵەکەی پڕیەتی لە چەرخ. میوان هەبووە چەرخی پێ نەبووە وێم داوا سیگاری پێ کردویان دەنا بخۆم گازم پیا کردووە ماڵی خیان دەکەوتی بلوسە بۆ سەری بەری ئەمە مادەم ئەلاقەی پێ زۆر احتیاجی. هەر کاسەرێکی بازاڕ دەدات ئەستەمە سەیری زۆرەکانی چەرخ نەکات و چەند دانەیەکیان نەکڕێ. تەواوی چەرخفرۆشانی ئەو شارە باش ڕزگار دەناسن هەر کات مۆدێلێکی نوێی چەرخیان بۆ دێت ئەوە هەواڵ بە ڕزگار دەدەن بۆ ئەوەی نمونەی ئەو چەرخەش لە ماڵی ڕزگار پارێزراو بێت. بەختیار قادر ڕوودا و سۆران.